حکمڕانی کوردستان دوای 33 ساڵ بەرژەوەندی هاوبەش و ئەرکی نەتەوەیییان بە پێچەوانەوە. کارۆخی سید ڕزگار نووسەر و ڕۆژنامەنووس نووسیویەتی 33 ساڵە هەردوو پارتی دەسەڵاتدار کە کۆی جومگا هەستیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن چیان کردووە و چۆن سیاسەتیان لەگەڵ وڵاتانی ئیقلیمی و حکوومەتی عێراقدا کردووە. بە پێی هێندێک زانیاری نێودەوڵەتی تایبەت هەردوو پارتی دەسەڵاتدار وەک پێویست ئەرکی نەتەوەی خۆیان جێبەجێ نەکردووە، بەڵام زیاتر بیریان لە بەرژەوەندی تایبەتی خۆیان کردوتەوە. بۆ نمونە مەلەفی جینۆسایدی ئەنفال لە سەرەتای هەشتاکانەوە تا دەگاتە کۆتایی ساڵی 1988 ئەم پرۆسە نامرۆڤانەی سەدام حوسێن دژی کورد کردی بووە هۆی گیان لە دەستانی 182,000 هاوڵاتی لە باشووری کوردستان. بەپێی راپۆرتان نێودەوڵەتیەکان ئەم کارەساتە بەس بوو بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی، بەڵام پارتە کوردیەکان بە نهێنی پارەیان لە حکوومەتی عێراق وەرگرت و بێدەنگیان هەڵبژار. هەر ئەو کات ڕژێمەکەی سەدام حوسێن بە هەموو ئەو وڵاتانەی کە هاوسۆزی پرسی کورد بوون گوت کورد قەرەبووی ئەنفالی وەرگرتوتەوە. ڤیدۆی سەرکردە کوردەکانیان دەدایە دەستگا هەواڵگریەکان کە سەردانی سەدام حوسێنیان دەکرد و دەیان گوت ئەوە ئەو کوردانن کە ئێوە بەرگریان لێ دەکەن. دوای کیمیابارانکردنی هەڵەبجە جارێکی دیکە سەدام و ڕژێمەکەی کەوتنە بە ڕقی کۆمەڵگای نێودەوڵەتی. بەڵام هەرەو کات پاش ماوەیەکی کورد هەواڵگری عێراق بەنهێنی وێنەی چەندین سەرکردەی کوردی بۆ ئەو وڵاتانە نارد کە پشتگیریان لە پرسی کورد دەکرد بەوەی چۆن لەگەڵ سەدام حوسێن لە کۆبوونەوەکاندا قسە و گفتوگۆ دەکەن. ئەمەش جارێکی دیکە هەڵوێستی کۆمەڵگای نێودەوڵەتی بەرامبەر کورد گۆڕی کە بیریان لە ڕووخان و سزادانی ڕژێمەکەی سەدام حوسێن دەکردەوە. بەڵام هەموو جارێک سەرکردە کوردەکان ڕژێمەکەی سەدامیان دەپاراست و جار لە دوای جاریش کۆمەڵگای نێودەوڵەتی سارد دەکردەوە. دوجار لە ساڵی 1991 خەڵک خۆی بڕیاریدا کە وڵات چۆڵکەن و کۆڕەوی بە کۆمەڵ لە باشووری کوردستان ڕوویدا. بەوەش ڕووی ڕاستی ڕژێمەکەی سەدام حوسێن و بەشێک لە سەرکردە کوردەکان دەرکەوت. هەر ئەو کات کۆمەڵگای نێودەوڵەتی تاسان بە پەلا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاریدا بە دروستکردنی ناوچەی ئارام لە باشووری کوردستان. بڕیار درا وەک دەوڵەتێک لە ناوچەکە مامەڵەیان لەگەڵ بکرێت، بەڵام ئەو کات تورکیا بەڕوونی بە ئەمریکا و هاوپەیمانانی گوت من ڕازی نیم بە دروستکردنی دەوڵەتی کوردی و کوردەکانیش خۆیان ئەمەیان ناوێت. بۆ پێی لەگەڵ زۆربەی هەرە زۆری سەرکردەکانی کورد لە باکووری عێراق پەیوەندی دۆستانەمان هەیە و پێیان گوتوین ئێمە لە چوارچێوەی عێراقدا دەمێنینەوە و دەوڵەتمان ناوێت، تەنها باوەڕیان بە خۆبەڕێوەبەریە لە عێراقدا. ئەم کاردانەوەی تورکیا و قسەکردن لەسەر سەرکردەکانی کورد تا ڕادەیەکی زۆر جێگای گومان بوو بۆ ناوەندە هەواڵگریەکانی جیهان، بەڵام نەشتەکرا قسەکانی تورکیا حسابی بۆ نەکرێت لەبەر ئەوەی لە هاوپەیمانی ناتۆ بوو، لەگەڵ ئەوەشدا بنکەی ئەنجەرلیگ لە خاکی تورکیا بوو بۆ پاراستنی باشووری کوردستان. سەرباری هەموو گومانەکان لەسەر سەرکردە کوردەکان ئەمریکا و هاوپەیمانەکانی سارد نەکردەوە لە پاراستنی باشووری کوردستان، بەڵام زۆری نەبرد شەڕی ناوخۆ لە نێوان پارتی دیموکراتی و یەکێتی نیشتمانی بەرۆکی باشووری گرت. هەر ئەو کات جارێکی دیکە دەستی سەدامی ئاواڵە کرد و سوپادا پلۆسێنەرەکەی هێنایە ناو خاکی کوردستان. هەر ئەو کات هەواڵگری عێراق هاواری دەکرد سەرکردە کوردەکان بێباکن لە بەرامبەر برسیکردنی فەرمانبەران و خەڵکەکەیان و تەنیا بە دوای پۆست و ئیمتیازەوان لە عێراق. بە گوێرەی راپۆرتە هەواڵگریە نێودەوڵەتیەکان بەشێکی زۆری سەرکردە کوردەکانی باشووری کوردستان هێندە ڤیدۆی ئابڕوبەریان لای دەستگا هەواڵگریەکانی وەک ئیتلاعاتی ئێران و میتی تورکیا و هەواڵگری عێراق و هەواڵگری سووریا هەیە. هەر ئەمانە بەسن تا قەوارەی هەرێمی کوردستان تا لێواری ڕووخان ببن.